ئاریان لەتیف هونەرمەندی شێوەکار بەشدار بوو لە پێشانگایەکی نێودەوڵەتی شێوەکاری لە شاری ڤێنیس لە وڵاتی ئیتالیا کە 8 هونەرمەندی شێوەکار لە 40 وڵاتەوە بەشدار بوون. کارەکان پێکاتبوون لە تابلۆ، ڤیدیۆ ئارت، پێرفۆمانس لە هەمان کاتیشدا چەند کارێکی پەیکەریشی لە خۆگرت بوو. پێشانگاکە 15 ئەم مانگە کرایەوە و تا 29 ئەم مانگەش بەردەوامە بێت. سەرەتای کاری هونەری ئاریان لەتیف ئەحمەدە گەڕێتەوە بۆ ساڵی 2014 لە 20 پێشانگای هاوبەش و 7 پێشانگای نێودەوڵەتی لە وڵاتانی تورکیا و یۆنان و کۆریای باشوور و لوبنان و ئیتالیا بەشداری کردووە. ئەمڕۆ لە ڤێنیس لە وڵاتی ئیتالیا بەشداریم کرد لە پێشانگایەکی نێودەوڵەتی کە 8 هونەرمەند لە 40 وڵاتی جیهانەوە بەشدار بوون. پێشانگاکە پێکهاتە بوو لە تابلۆ، جگە لە تابلۆ دوو کاری پێرفۆمانسیش نمایش کرا، جگە لە کاری پێرفۆمانسیش چەند کارێکی ڤیدیۆ ئارتیش نمایش کرا. ئەم پێشانگایە ئەمڕۆ واتە 15 مانگ کرایەوە و هەتا 2 هەفتە بەردەوامە بێت.